ڕۆژی پێنجشەممە مەڵبەندی هەڵەبجەی کۆمەڵی دادگەری گەورەترین کەرنەڤاڵی جەماوەری لە پارێزگاکە ئەنجام دەدات بۆ زیاتر سەرخستن و ناساندنی کاندیدەکانی سنووری بازنەی پارێزگای هەڵەبجە. کەرنەڤاڵەکە خۆی بۆ خۆی سبەینێ سەعات 4 ڕۆژی پێنجشەممە جەنابی مامۆسا لێرە بێ سەعات 4 دەست پێکات. جەنابی مامۆسا وتارێکی خۆی هەیە، وتاری تریش ئەبێت و ئینشاڵڵا چاوەڕێیەکەن لە برایان و دۆستان و هەوادار و لایەنگرانی کۆمەڵ ئیسلام خوازان زیاتر بە شێوەیەکی بەرفراوانتر دەنگدەن بەو لیستە بۆ سەرخستنی ئەو لیستە ئینشاڵڵا لە داهاتووە. ئێمە زۆر گەشتبینین بۆەوەی کە ئینشاڵڵا پشت بە پشتیوانی خوا و پاشان دڵسۆزانی ئەم ڕابوونە و ئەم جەمعە ئینشاءڵڵا دەنگێکی باش مسۆگەر بکەین. بڕێرە لە کەرنەڤاڵەکەی هەڵەبجە سەرۆکی کۆمەڵی دادگەری وتارێک پێشکەش بکات و پەیامێکی گرنگ ئاراستەی خەڵکی ئیسلامخوازی هەڵەبجە بکات. بەشێک لە بەرپرسانی باڵای کۆمەڵیش ئامادە دەبن. بۆیە سبەینی مامۆستا عەلی باپیر لەو ئاهەنگەشدا وتارێک پێشکەش دەکات لە وتارە چوارچێوەی با بڵێن ئەو بانگەشەیە کە لە ڕابردوو کراوە ئەوەی لە داهاتوو چەند ڕۆژێکی ماوە دەکرێت بۆی کەوا گەرموگوڕێکی زیاتر هەم بە جەماوەری پارێزگای هەڵەبجە بدا و شاری هەڵەبجە بدا و دەنگدەرانی کۆمەڵی دادگەری لەو سنوورە و ئەندامان و کادیران و ئەو لیژنە باڵایشی کە کۆمەڵ لەو سنوورە بەرەوەی دەبا بۆ بەرەو پێشبردننی بانگەشەی هەڵبژاردن ئەڵبەتە لەم سنوورەشدا ئێمە لەگەڵ پەیوەندبرایانی پەیوەندی بەیەکەوە لە یەک لیستە لە چوارچێوەی کار و بەرنامەیەکی هاوبەشدا بانگەشە دەکرێت ئەمەش گروتینێکی زیاتری هەم بە ئیسلامخوازانی مەنتیقەکە. مەڵبەندی هەڵەبجەی کۆمەڵ کەرنەڤاڵی جەماوەری بۆ ناساندنی کاندیدانی لە سنووری پارێزگای هەڵەبجە ساز دەکات. لە سنووری بازنەکە کۆمەڵ 5 کاندیدی هەیە و چاوی لە خەڵکی ئیسلامخواز و خەڵکی ئیسلامپەروەرە لیستە پرتەقاڵیەکەی 147 سەر بخەن. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.